لا چوارچەوەی کۆبوونەوە و دیدارەکانی لاهور شێخزەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەفدی هاوڕێی کە پێک هاتوون لە کارجێر و ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی لەگەڵ ڕێکخراوەکان و لاوان و گەنجان و خوێندکاران و ژنانی سنووری پارێزگای هەولێر کۆبوونەوە. لە هەموو هەڵبژاردنێک شێر ئاسا هاتنە پێشەوە خۆتان بوونە ساحێبی هەڵبژاردنەکان و ماڵ بە ماڵتان کرد بۆی لیستەکەی یەکێتیتان سەرخەن. لا کۆبوونەوەکەدا هاوسەرۆکی یەکێتی بەوردی تیشی خستە سەر نوێبوونەوەی یەکێتی و کۆنگرە و سیاست و یەکێتی و دۆخی هەرێمی ناوچەکە و عێراق هاوکات ڕایگەیاند ڕێکخراوەکان کۆڵەگە و پشتیوانی ڕاستەقینەی سەرکردایەتی یەکێتین و وتیشی لە مەودووە بە بیر و میکانیزمێکی تازەوە خەباتی ڕێکخراوەیی دەکەین. لەگەڵ ئەوەشدا لە ئایندەیەکی نزیکدا مەکتەبی ڕێکخراوەکانی یەکێتی دێنینە هەولێر، ئەمەش بۆ خۆی نیشانەی گرنگجیدانە بە هەولێر و یەکێتیەکانی ئەم شارە. بۆی بڕیارمانداوە کۆڕ و کۆبنەوەکانمان لە هەموو شار و چارۆچیەکان دەست پێ بکەین بە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان وەکو ئەوەی کە ئەمڕۆ لێرە دەیبینین. لە شەڕی داعش بینیتان کادر وەکو پێشمەرگە ئاسا لە بەرەی جەنگ بوو، شەڕی دەکرد بۆ پشتی شێر لەو شەڕە بەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە دۆشەیدێکی زۆرماندا بەڵام توانیمان بەشێکی زۆری کوردستان بپارێزین. ئەمانە هەمووی جێی شانازیە کە ئێوە دەبێ هەموو ڕۆژە شانازی بە خۆتانەوە بکەن کە پەروەردەی حیزبێکن کە بێ سەرکردەش خۆتان هەمووتان لە ئاستی سەرکردایەتیدان وە لەو کاتانێک کە یەکێتی بێ سەرکردە بۆ خۆتان هاتوون ڕاستەوخۆ مەیدانی سەرکردایەتی حیزبەکەتان کردووە. بۆیە من شانازی بە ئێوە دەکەم بۆ ئەو هەموو هەوڵەی کە لە ڕابردووداوتانە و لە ناو ئۆرگانەکانی تر کە ئیشەکانمان دابش کردووە هەوڵمان داوە داکەوکی کردبین لە مافی ژنان و ئەو مافانەی کە هەیەە پشتیان بگرین و نێڵین غەدیان لێ بکرێەوە ئۆنەی ئاگادار بم لە هەموو پۆستەکان ئێمە تقریبا ڕێژەی 125ەکە خەریکە پڕ بکرێتەوە بە دانانی بۆرد و مەکتەبەکان ڕێژەی ژنان ڕێژەی خۆیان وەرگرتووە. ئێمە حەزەکەین زیاتریش بێ بەڕاستی بەڵام هەڵمانداوە غەدر لە ژنان نەکەین. بەڵام ئێمە بەڵێن دەدەین کە بۆ لە مەودووە لێرە بە تەنیا بەجێڵتان نایڵین و لە سەرکردایەتی نوێی یەکێتیمە بڕیارمان داوە قورسایی سیاسی خۆمان بێنینەوە بۆ هەولێر و بادینان. هەر بەو بۆنێ شۆ دەمێنێ ڕایگەێن دکتۆر میران وادی داوە کە بڕیارەکەمان جێبەجێ کە ئێمە بڕیارمان داوە مەکتەبی ڕێکخراوەکان وەکو یەکەم هەنگاو بێنەوە شاری هەولێر و لێرەوە کار و ئیدارەی ئەموری خۆیان بکات. جگە لەوەش لەوانەیە دوو مەکتەبی تریش وەکو مەکتەبی پەیوەندیەکان خۆشمان بۆ سەرۆکایەتی بێین لێرە لەم کۆشکی سپێی کوچی دڵ ڕاوشی مەبن بڵێن ئەی دوو ئیدارەی دروست بوو نەخێن ئێرە چۆن ناکەین ئێمە بۆ کەس دڵنیا بن لەوە وەکو باشە کە قورسایی خۆمان دێنینەوە ئێرە دەیەینە بارینان ڕێکخراوەکان و لاوان و خوێندکاران ئێوە بەشێکی ئەساسی بوون لەم حیزبە. هەمیشەوە مام جلال یادی بەخێر بەڕەحمەت بێ هەمیشە دەیوت هەموو ئەندامی یەکێتی دەبێت چێکێ و ئەندام بێ لە یەکێک لە ڕێکخراوەکان، بەڵام شەر نییە ئەندامێکی ڕێوەکاوەکان ئەندام بێ لە کۆمیتەیەکان لە مەڵبەندێک. بۆیە هەمیشە ئەهمیێتێکی زۆری هەبووە بەڕاستی و ئەم نوێبوونەوەی یەکێتیش بێ پاڵپشتی ڕێکخراوەکان ناکرێت. ئێوە بەشێکی ئەساسی لەم نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. خۆشحاڵین ئەمڕۆ بە هاوڵێبوونی ئێوە لە پێشوازی ئەڤاڵانی مەکتەبی سیاسی. هەر لە چوارچێوەی کۆبوونەوەکەدا هەر یەک لە دەرباز کۆسڕەت ڕەسوول عەلی کارژێڕی مەکتەبی سیاسی و دکتۆر میران ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایانگەیاند لە دوای کۆنگرەی چوارەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە فۆرم و ئایدیایەکی تازەوە کار دەکات بە تایبەت لە خزمەتکردن بە چین و توێژە جیاجیەکان و ئۆرگانەکانی یەکێتی. لە نێویشاندا مەکتەبی ڕێکخراوەکان هەموو پشتیوان و هاوکاریەکیان دەکەین لە درێژەدان بە خەباتی ڕێکخراوەی و خزمەتکردن بە چین و توێژە جیاجیەکان. ئێمە هەز بە ئازارەکانتان دەکەین، هەز بە معاناتەکانتان دەکەین، بە تایبەتی ئێوە هەڵقوڵاوی ناو ئیش و کاری ڕۆژانەی خەڵکن و پیشەوەرانیشمان لەبیر نەچێت کە ئێوە ڕۆژانە هەڵسوکەوتان لەگەڵ خەڵکە لەگەڵ دام و دەستگاکانە لێرە و یەکێتی بوونی لێرە خۆتان زانن باجی زۆری هەیە. بۆیە ئێوە کارگەری ئێوە لە مەڵبەند و لە ڕێخستن و لە هەموو ئۆرگانەکان زیاتر دەوری خۆ و ڕۆڵی خۆی دەتوانین ببینێت لە ناو شاری هەولێر. شاری هەولێر و پێکاتێ هەولێر خۆتان دەزانن یەکێتی و سروشتی یەکێتیش لە هەولێر
تاجەمەندی خۆی هەیە لە دەرەوەی شارەوە دەست پێ دەکا بۆ ناو شار و ئێوەش خەڵکی ڕەشوڕوت و خەڵکی پیشەوەر و خەڵکی جوتیار یەکێتی هێزەکەی لێوە دێت بۆیە ئێمە هاوکارتان دەبین پشتیوانتان دەبین ئێمە دینە هەولێر ڕەنگە هەولێر بکەین بە مقڕی ڕئیسی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بە ئیجازەی کارگەربار و هەڤاڵانی هەولێر و دیارە هەڤاڵەکانی کەش لە بۆلی شاری خۆتان هەڤاڵانی کەش کە سەرکردایەتی لە مەکتەبی ڕێکخراوەکانی کاکفەرمی و کاژین و بە هەمان شێوە هەولێر ژینۆکان هەولێر دەکەینە سەنتەری مەکتەبی ڕێکخراوەکان جاران ئەنجومەنی باڵاکە دەبوو بگەڕێتەوە بۆ سلێمانی یعنی بەڕاستی خۆی ئەوە مەعقولە دەبێت لەقەکان بێنەوە بۆ هەولێر بۆ مەکتەبی ڕێکخراوەکان نەک بێنەوە نەقیبی سندیکای یا ئەنجومەنی باڵا بچێتەوە بۆ سلێمانی بۆ مەکتەبی ڕێکخراوەکان هەواڵان کاگاو زۆربەی شتەکانی باس کرد سەردانی هاوسەرۆکی یەکێتی بووە هەولێر لە دوای کۆنگرا بڕیاری لێدراوە و ماوەی چەند ڕۆژیشە لێرن لەگەڵ وەفدا هاوڕێیەکەی لە نزیکەوە لەگەڵ هەموو ئۆرگانەکانی یەکێتی و تیمی حکومەت و پەرلەمان و تەنانەت نوێنەر و باڵیۆز و کونسڵی وڵاتان و بەشێک لەلایەنە سیاسیەکان کۆ دەبێتەوە لەو پێناوەی دەرەچەیەک بدۆزرێتەوە بۆ دەربازبوونی هەرێم لەو قەیرانەی کەتەی کەوتۆ و هاوکات گەشە سندنی زیاتری یەکێتی نیشتیمانی کوردستان و پیاچوونەوەی بەکارنامەکەیت و لە هەمان کاتیشدا زیاتر گرنگجیدانە بە یەکێتەکانی ئەم شارە. هەریات کەریم گەلی کوردستان هەولێر.